نیشانە و ڕواڵەتەکانی شلگیری. یەکەم ڕێک و پێک نەبوونی قسەکردن و نەهێنانە دی بەڵێن. بەڵێنەکە داو نایهێنێتە دی. ئەمە سەرەتای دەستپێکردنی ڕەفتاری منافقەکان. دەرکردنی بڕیار و فتوای بێسەروبەر و سەرپێیی بێ بەڵگە. هەروە سەرخستنی دید و ڕای خۆی یا خەتی خۆی یا کۆمەڵی خۆی یا مەزهەبەکەی خۆ. ڕەچاونەکردنی ئادابی ئیسلامی لە ئاخاوتن و مناقەشەکردن و سنوور بەزاندن لە ناکۆچیە. خۆشباوەڕی بەرامبەر بەواتەوات و پرۆپاگەندەی دوژمنان کە بەرامبەر ئەهلی ئیسلامە وترێ. جۆڕایەڵی نەکردن مەگەر لە دید و هەڵوێستێک کابێت کە لەگەڵ هەوا هۆسی خۆیان ئەگونجێ. بایەخ نەدانی بە ماڵ و مناڵەکانی تا بیانگەێنێتە ئاستێکی دینداری و سەرڕاستی تەواو و تەقواکاری. ڕەچاونەکردنی دابوونەریتی کۆمەڵایەتی و ڕەفتاری پارسەنگ. ئامادە نەبوونی قوربانیدان نە بەسەر و نە بە ماڵ و نە بە هیچ شتێکی تر لە پێناوی ئەم دینەیە. هەروەها ڕێنەخستنی بزاوت و سرەوتی بە پێی شەرع نایەوێت بە پێی شەرع ڕەفتار بکە. ئێهمالکردنی خۆپەروەردەکردن بە تایبەتی پاڵفتەی دەروون لە ناخی خۆیان بۆ چارەسەری ئەم نەخۆشیانە هەروەها پارسەنگی ڕەفتار و ڕەوشتی بەرامبەر بە خەڵکی تریش و سنوور نەبەزاندن. پەلەکردن لە سەرکەوتن و داواکردنی بێ ئەوەی هێشتا قۆناغی ئامادەسازی بڕی بێ. خەڵکێک سەرەتای دینداریەتی جاری وایەڵێەوە بۆ جیهاد ناکەین. جیهاد پێویستی بە ئامادەکردنە، ئامادەکردنی ئیمانی، شەرعی، جەستەیی، چەک، پاشان زەمینەی سازکردنی جوگرافیایی شوێنی تر و زەمینەیەکی ناو خەڵکی و عمقی بەشەری و پاشان دراسەکردنی ئەو واقعی کە شوێنی جیهادەکە ئەبێ. ئەمە هەروە نابێ بەوەی کە کاردانەوەیەکی واقعکە بێ ئەم حەماسی بەرزبووەتەوە لە وتارەکە لە نەشیدەکە جارێوا کابراک بە نەشیدێک وتارە نەشیدە شتێگە بیستێ و حەماسەتی بەرزبێت و داوای جیهادەکە. ئەوە خوای گەورە لە قیسەی تاڵوتە بۆی باس کردوین کە نابێ ئەمیری مسلمان بەو شتانە هەڵخەڵەتی. هەروەها خۆنەگرتن بەرامبەر چێژەکانی دنیا. فەرمانەکانی خوای پەروەردگاریا ئەوەیە کە ئەفەرمێ بیکە یانەوەی فەرمیەتی مەیکە. ئەوەی کە فەرمانی کردنە بۆ نمونە زانستە شەرعەکە کابرا هیمەتی نییە تااقەتی نییە کتێبێ بخوێن. تااقەتی نییە ئیمتیحانێکی تیا بدە. تااقەتی نییە دە ئایەت بە تەفسیرەوە بخوێن. لەم داوەوەی کە خوای پەروەردگار بەرهەڵستی لێ کردو ئەمەیانەکات چونکە لەگەڵ هەوەسی خۆیە گونجێ. ئەم پابەند نەبوونە بۆ خۆی ئەم ئیلتیزام نەکردنە وردە وردە ڕای کێشێ بۆ سستی و بۆ شلگیری و بۆ دینداری عەوامان. هەروەها زوو بەرامبەر کەند و کۆسپی ژیان ئەبەزێ. وەختێک کە ئەڵێن ئەوەڵا فڵان کەسیان گرت ئەمەش لەژێت لە شارێکی تر گیراوە لە سەر مەسەلەیەکی تر گیراوە علاقەی هیچ شتێکی ئەمەوە نییە بەڵام ئەمەش لەژێوە ترسێ. یانە گەرگیرە هەر مجرد لێپرسینەوەیە کە هەر یانەوێ کاتی انتخابات و نایەنەوێ خەڵک ئەمەکە پێوترێ متەتەڕیف و قش بژوی ترسناکەکان بە نەزەری خۆیان نایەنەوێ ئاگایان لێیان نەبێ بانجیانەکەن بۆی بڵێنەوە ئێمە ئاگامان لێتان. یا جاری وای هەندێکیان ئەڵێن نەوەکە کارێ شتێ بکەن تەوقیفیانەکەن تا دوای انتخابات تا دوای مناسەبەکە شەرت نییە لەوانێ هاتنی مەسئولێکی گەورە بە بۆ ناوچەکە. ئەوە هەر لەوێ وا ناکرێت لە وڵاتە ئەوروپاییانەش وا ئەکرێت. ڕئیس جمهورێکی بۆ نمونە ئەمریکا بێ بۆ فەڕەنسا مراقبەی ئەوە ناکەن کەەوە گومانیان لە سەریانەیە تر لە مسلمان یا غەیری مسلمان لە نازیەکان بۆ نمونە لە گروپەکانی تری خۆیان. هەروەها خۆنەگرتن بەرامبەر چێژەکانی دنیا ناتوانە زاهیدانە بژی. هەر لەگەڵ تۆزێک مقدارێک پارۆسامانی کەم بوو ئەکوێتە بۆڵە بۆڵ و ختەخت و تووڕەبوون لە وەزعەکە و هیچ قەناعەتێکی لە دڵ و دەروونیان نەماوە لەبەر هەر بەرزە فڕێ. کاتێک کە نەبووە شکرانەی خوا لەسەر ئەوەش ناکە کە بڵێ باشە الحەمدوللا کە نیمە ئێستا قەناعەتێکی بۆ دروست ببێ هیمەتەکەم کە بمبێ بەڵام خوای پەروەردگار کە ئێستا لەم بار و زروفە ئەوەندەی داوە شکرانە بکەم کە خەڵکێکی تر ئەوەی منیشیان نییە. هەروەها بە دەردانی مافی برایەتی دایمە و کەسانەی شلگیرن دینەکەیان عەوامانە گرتووە جۆ بە برایەتی دینی نادە چونکە ئەو مەسلحەتی خۆی خوێنێت هەروەکە عەوامێکی تر. هەروەها تەدەخولکردن لە شتێکە کە هی ئەو نییە. ئەمانی باسم کردن 15 نقطە بوون. ئەم نقطانە وەکو ئەیبینی هەندێکیان بریتین لە نەخۆشی تر بە سەبەبی شلگیریەکە و دینداری عەوامانە لە ناخیا دروست بووە.
لە تەزکیەی نەفسەکەیە لە پەروەردەی دەروونەکەیە لە ڕووی علمە نەفسەوە کوڵین لە نەخۆشی دەروون ناسیە بۆی دروست بووە هەندێک لە لووتبەرزی خۆی و هەڕاڵبوونە هەندێکی تر سستبوونە لە دەرەکی لە بەکارهێنانی هێزی فیزیکی خۆیەتی ئەبینی مەسەلەن ئەیتوانی ئەم دەرسە بە خوێنەی خوێندووە ئەیتوانی ئەم گوناحەنەکە بەڵام کردوێتی بەردەوامیشە لەسەری لەویشیان بەردەوامە لەسەر نەکردنی ئەم شلگیریە وردەوەردە ئەبینی یا لە دڵ و دەرونیا شلگیریەکە وای لێکە ئەوانەی کە کردەوەی دڵن نایانکە یان ئەوانەی کردەوەی جەستەن بە بەدەنەکرێ بە ئەندامەکانی جەستەکرێن نایانکە ئەوانش تەبعەن هەمووی نەخۆشی تر دێنە هەروەها ئەنجا پێشێلکردنی مافی ئەوی تر کە گوێ نادا بە برایەتی دی هیمەتی نییە کە بانگەوازی خوای بڵاو کاتەوە پابەند نابێ بە کارێکی کۆمەڵکاریەوە ڕقی لە جاهیلیەت و کوفر و شرکەکە نابێتەوە لە دڵ و دەرونیا وای لێ هاتووە ئەو هەموو کوفر و فەساد و خراپەکاریە بینێ پێی وایە وەکو خۆر هەڵهاتن ئاسایی بوون دیاردەیەکی ئاسایی هەر شتێک کە ئەوترێ لە مەجلیسەکە بەرامبەر بە ئیسلامەڵێ بەڵێ ئیترە خەڵکە وای لێ هاتووە دژ بە ئیسلام هەموو کەسێ ئازا بووە وەختێک کەسانێکی بە کۆمەڵ خەڵکە گیرە لەسەر ئیسلامەڵێ وای تر هەر کەسێک گومانیان لێ کرد دژە تیرۆروێ گیر هیچ شتێکی نەکردووە کابرا لە جیاتیەوەی بەرگری بکە لە جیاتیەوەی دیفاع لە ئیسلامەکە بکە ئەبینی وردەوردە لەگەڵ مۆنج و مەوجەی فەساد و فجور و کوفر و شرکەکە ئەڕوا بە سەبەبی ئەو شلگیری کە واگرتوێتی